لە هەموو خولەکانی ڕابردوو دەنگدەرانی کوردستان مافی بەشداربوونیان لە هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان بۆ دەستەبەر نەکرایە تەنها لە یەکەم هەڵبژاردننی ساڵی 2005 نەبێ لەو هەڵبژاردنە لە دوو خولەکەی ڕابردووە ئەم مافە بۆ دەنگدەری کوردستانی تەرخانەکراوە کە دەنگ بۆ پەرلەمانی کوردستاندا ئەمەشیان لەبەر دوو حاڵەتە بە حاڵەتێکیان ئەوەیە کە بودجەیەکی زۆریەوێ بودجەی هەڵبژاردننی ڕەوەندی کوردستانی لە دەرەوەی وڵات بەقەد ئەو بودجەیە کە بۆ هەرێمی کوردستان تەرخانەکرێت ئەمەیان لەلایەکی تریشەوە تا ئێستا جوگرافیای دەنگدەرانی هەرێمی کوردستان لە دەرەوە نییە ئەنی تا ئێستا داتایەکی فەرمی لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستان نییە کە کۆمیسیۆن بیکاتە ئەساسێک بۆ ئەوەی لەم شوێنانەی کە ڕەوەندێکی زۆری لەیە تۆم ناوەندێکی بۆ بکاتەوە ئەوەی کە تا ئێستا بووە کە کۆمیسیۆن ئیتیحادیش پێڕەوی کردووە خۆتۆمارکردن و دەنگدان لێ کاتە بۆ بە دەنگدانی مەرزدار حساب کراوە زۆربەی زۆری کاتەکان ئەم دەنگانە سووتێنراون لەبەر ئەوە لەم هەڵبژاردنە ئامادەکاری پێویست نەکراوە چ لە ڕووی بابەتی بودجەیە چ لە ڕووی ئەوەی کە جوگرافیای دەنگدەران دیار نییە چ لەبارەی ئەوەی کە داتای دەنگدەرانی دەرەوەی وڵات بەردەست نییە و ئەوەشمان بیر نەچێت ئەنجامدانی هەڵبژاردن لە دەرەوەی وڵات پێویستی بە کۆمەڵێ ڕێکاری یاسایی و ڕەزامەندی وڵاتانە کە ئەویش لە ڕێگای حکوومەتی ئیتیحادی ئەکرێ لەبەر هەموو ئەو هۆکارانێک کە باس کراوە قەناعەت ناکەم کە لەم هەڵبژاردنە کۆمیسیۆنی هەڵبژاردن بتوانین کارێکی وا بکەین کە ڕەوەندی کوردستانی لە دەرەوە بتوانێت بەشداری دەنگدانی پەرلەمانی کوردستان بکات.